بله تماشاوان جا و پیشاته که هنو که یه ترسی داره جاره که دن ری بیت دان کسی که دن لهم بر بالیوس خانه عراق هم آلا عراق کج پیروزی نولاته که و هم قرآنی کج کتاب نسمانیه و پیروزی نزی 2 میلیارد مروفین سروی عردیه بیت شوطاندن يعني وكي افكار مجي قوتيه و ريبيدايا للسويد قالوا شو سيستم كي ديمقراطي او شو ولاتك ريبيد داتو استفزازا 2 مليار مروفان دكي دي رد فعل بانجيه كارفدان بانجيه حتى الجهان الاسلامي دبا كارفدان هركو بيتشا برفره ترببا بري خب كاني بيوندين دولاتن هاد نقاط كرين سر اساسي في يكي ايديان في راوشي بيتر ديال بريس غازي لامي شرو بكاري سياسي لبغداد بشوبينين بريس غازي دماتا باشبا اف بيش هاتين دجوار ين كوهاتينا بيش لامبر بگمان شوطاندنا قرآن پیروز لسويديا و شوطاندنا بشك بالیوس خانه سويديا لبغداد و تكشونا بيوندين دبلوماسيين ستوكهولم و بغداد تو چاد بيني گلو ببرف كيف بچيت راشو صح تحية طيبة لك ليبيت سلاو لجنابت سلاو لهمو بينرانيش راستيكي اويا كبابتي کە پەیوەستە بە پەیوەندیەکانی سوید و عێراق بەلایانی عێراقیەوە بە تایبەتی ئەمە کاردانەوەیەکە بۆ ئەو ئازارە ڕۆحیەی کە لەلایەن سویدەوە پێی گەیشتووە بە تایبەتی ئەوەی کە پەیوەستە بە سووتاندنی قورئان و سوکایەتیکردن بە موسڵمانان بە تایبەتی کە لە مانگی ڕابردوودا قورئانی پیرۆز سووتێنرا و ئێستاش هەڕەشە دەکرێت جارێکی دیکە هەمان کەسایەتی بیسووتێنێتەوە ئەم سووتاندنەیش لە بۆشاییەوە نایەت هۆمەڵێک هۆکاری هەیە چونکە پێمان وایە کە ئەو کەسەی دەیەوێت قورئان بسووتێنێت ئەو جەوە وەرەگرێت کە لە وڵاتە هەیە ئەو دۆخە وەرەگرێت دەستدرێژیە کاتە سەر قورئان سوود لەو کەشوایە وەرەگرێت ئەمڕۆ ئەوەی کە سوید لەسەر شانیەتی ئەوەیە کە لەسەر ئاستی دیبلۆماسی و لەسەر ئاستی ئەمنی ڕێگری لە سووتاندنی قورئان کات و پەیوەندیەکانی ڕێگری لەوە بکات بپچڕێت ئەوەی کە تێبینیمان کردووە کە بەشێک لە دەوڵەتە ئیسلامیەکان بەداخەوە ڕێکارێکی جددی و هەڵوێستێکی جددیان نەبووە بەرامبەر ئەم کردەوە ئازاربەخشەی کە سوید ئەنجامی دەدات بەڵام لە بەرامبەردا عێراق هەڵوێستێکی باشی هەبووە هەڵوێستێکی تند و ئازایانەی هەبووە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ سەرکۆنەی ئەو کارەی کردووە پرسیارەکە ئەوەیە بۆچی ئێمە هەڵدەستین بە کاردانەوە بۆچی ئێمە کاردانەوەمانە بێت چونکە سوکایەتی بە دینمان ئەکرێت سوکایەتی بە بیر و باوەڕمان ئەکرێت سوکایەتی پێمان ئەکرێت چونکە ئەمە قورئان و خوای گەورە ناردوێتە خوارەوە سوید پێش هەموو کەسێک پێویستە ڕێز لەوە بگرێت کە ئەمە ئاینێکی ئاسمان نییە و ڕێگری لەو کات بسووتێنرێت ولی کەواتە لە عێراقێ دەمو دەستگەین فەرمیانە حکوومەت هەیە بێگومان دادگە هەیە پارلەمان هەیە هەمان دەمدا پەیوەندیên دیبلۆماسی دیگەل سوێدێدا هەنە گەلو دیتناتە ئەگەر بە ڕێ و ڕێبازên سیاسی و یاسایی و لە گۆر یاسایên نێودەوڵەتی و yên دیبلۆماسیە فرسەت چارەسەر ببە باشترین ژێوەیەکە جادە بێتە ئازراندن کارڤەدانەکە تند هەبیتن بالیوسخانێک لە بەغدا بێتە شەوتاندن و بێگومان ژێرویە دیبلۆماسی بە ئەڤە نامەنتەقیە ئەمڕۆ ئەوەی کە بینیمان ئەوە حکوومەت هەندێک ڕێکاری گرتووەتە بەر کە باڵوسخانەی سویدیان سووتانووە چونکە سوید باڵوسخانەی هەیە حکوومەتیش نێرەتی خەڵک دەکات و بڕیارەکان دەردەکات بۆیە حکوومەت پێویستە ئەمڕۆ ڕێگە نەدات کە ئەو کرداوانە بەرامبەر سوید ئەنجام دێت و باڵوسخانەکەی بسووتێنرێت بەڵکو پێویستە لە ڕێگەی لایەنە حکوومیەکانەوە کاردانەوەی هەبێت پێویستە حکوومەت کاردانەوەی هەبێت ئەمڕۆ کە دەبینین کە حکوومەت کۆمەڵێکی زۆر ڕێکاری گرتووەتە بەر کە هەڕەشەی ئەوە کات پەیوەندە دیبلۆماسیەکانی لەگەڵ سوید ببڕێت هەروەها لەلایەکی دیکەوە دادگاکانی عێراق سەرکۆنەی ئەو کەسەیان کردووە سەرکۆنەی سووتاندنی قورئانیان کردووە پێویستە دادگای عێراق لەگەڵ پۆلیسی ئینتەرپۆل و دادگانیە دەوڵەتیەکان ڕێکاری پێویستی جددیانەتر بگرێتە بەر بۆ ئەو کەسە بە سزای خۆی بگات و بگاتە ئاستێکی دادپەروەرانە
بله ئەمڕۆ حکوومەتیش لە ڕێگەی پاپای ڤاتیکان و ئەوەی گەیاندووە کە ڕێز ئاینەکان دەگرێت ڕێز ئاینە ئاسمانەکان دەگرێت بەڵام بەداخەوە پاپای ڤاتیکان هیچ بڕیارێکی دەرنەکرد کۆمەڵە ڕێکاری خاوی گرتە بەرز ئەی کێ بەرپرسیارەتی وەردەگرێت کێ بەرپرسیارەتی سوکایەتیکردن بە 2 ملیار مرۆڤی مسلمان دەگرێتە ئەستۆ پێویستە کەسێک ڕوبەڕووی ئەم کردەوەی بێتەوە گەلۆن و نەڕاتکەوان 2 ملیار مرۆڤان دیتناتە چەند گەنجێک لە بەغدا بالیوزخانەیەکە بشەوتینن وێ کارڤدانێکە جددی بە وێ بەرسەفە بە و لە بەغدا هەندە مژارە هێرشکردن بۆ سەر بالیوزخانە دەبیتە دیاردە بالیوزخانە ئەمریکا بنمونە بەریانها سازیان ڕاگەاندنێ بارەگەهێن حەزبی بەردەوام دەبنە گەف هێرشێ دیکەنە سەر تێنە شەوتاندن ئەف کەڤنە شوپیەکە تو چاڵ بینی ینی بول بەغدا دووبارە بیت پێویستە گەل و هوسابیت ئان ڕێکارێندت هەنە بەڵێ شوف اليوم بەڵێ سیرکە بەڵێ واضح السؤال بەڵێ پرسیارەکە ڕوونە ئەمڕۆ لایەنگرانی سادر ڕێکخراوێکی کۆمەڵێکی زۆر گەنجی کردووە دەدەست لە دەرەوەی قۆناغی سیاسی لە سیاسیان نییە کە بەڕێز سەدر لەلایەنی دینیەوە ئەم کارە دەکات و بە تایبەتی ئەمەی ئەمڕۆ ئەنجام دراوە پەیوەست بە بەلایەنی دینیەوە نەک لایەنی سیاسیەوە بە تایبەتی ئەگەر کەسێک چاودێری دۆخەکە بکات دەزانێت کە ئەوەی ئەمڕۆ ئەنجامی داوە کەسانێکی ئاینی بوون ئیلهام و پەیامیان لەلایەن ئاینیەکانە وەرگرەوە بابەتی دووەمیش ئەوەیە کە کۆنتڕۆڵکردنی جادە هێورکردنەوەی جادە زۆر قورسە ناتوانانی کۆنتڕۆڵیان بکەیت بە تایبەتی وەکو جەنابەت ئاماژەت پێدا ئەمە شتێکی ڕۆحانیە پەیوەندێکی ڕۆحانی نێوان قورئان و مسلمانانە خەڵک ناتوانن هەشت و سۆزەکانیان کۆنتڕۆڵ بکەن ناتوانن کاردانەوەکانیان کۆنتڕۆڵ بکەن دەچنە سەر جادەکە بەردەوا کەس ناتوانێت کۆنتڕۆڵیان بکات ئەوەی کە هەیە بەردەوەک وایە لە فیلمی هۆلیووددا هەبێت خەڵک ناتوانێت کۆنتڕۆڵ بکات هێزە ئەمریکان ناتوانێت کۆنتڕۆڵیان بکات ئێمە پێویستە کە سوید ئەو ڕێگەی بەوە نەدایە لە ڕێگەی دیپلۆماسیەوە ڕێزی لە پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی مسلمان ڕابگرتایە بەڵێ بەڕێز غازی لامی شەڕۆڤەکاری سیاسی لە بەغدا گەلمە بوو سپاس بەڕێز غازی